عومەر فەقێ حەمەد پیاوێکی بە تەمەنی بەساڵدات و کە تەمەنی گەیشتووە بە 100 ساڵ ژیانی هاوسەری پێک نەهینەوە و هۆکاری ژیانی تەنیایی بۆ یەکەمین جار بۆ گەلی کوردستان باس دەکات. مام عومەر بە چاوی پڕ لە حەسرەتەوە باسی ئەو کاتانەمان بۆ دەکات کە عاشق بووە و نەیان هێشتووە بە مەحشوقەکەی خۆی بگات. خدای بابوش نەکەم بۆ خدای تاق بوو لە شیوانی تاق بۆ من تاق بوو بە دوعای تاق بوو دوو لێرە بوون دوو یەکێ مارەکردی و یا شێخزادا بوو تەگەوێ ئەوشە مارەکردی نەبوو ئەوشم لۆ خۆی ئەقبال کرد بێنەکە خۆشە گریام لۆوێ گریام ها لۆیە ئێرە ئەخۆ لۆی نەدینەی گریام پەڕاست بەرێ وە ئێرێ گریام هەنکو عاشقینەوە بووین هەردووکە ئەوە بووین هەبێنە ئێگی نەدیتم بە ئەزانە لە موایە حاسمان نەهاتیسە سەر دنیان لێخرایەبی ئەهۆ بووین. پەیمانی زۆرێک لە عاشقان دوای نەگەیشتن بە یەکتری ئەوە بووە کە بەرەو وڵاتانی غەریبی سەر هەڵگرن و بڕۆن یانیش بەیەکەوە کۆتاییان بە ژیان بهێنن. بەڵام پەیمانی مام عومەر دوای نەگەیشتن بە مەعشوقەکەی دەست دەکات بە دروستکردنی شوورە و چاندنی باغێکی میوە کە ئەویش بۆ سەبووری و دڵنەوایی خۆی بووە. ئەوە بوودا ئیلا ئەم بێ لە شۆشی هۆڕوەنیشتم پاشی هینجی ئەمن ئەگریام ئەرێ وەڵە دوای دەست کرد بە دروستکردن شوور و شتی و ئەوە دوای هەنجی ئەدی بەهێوی بووم ئەرێ وڵە دوای ئەرێ وەڵە لا خەمەکەم پێ بچن دا خۆ لە بیر وەکەمەوە بێنە هۆڕوەنیشتم زارم تێکێتم هاتۆ بیرێ بێنێکی ئەگریام لۆ خۆ لۆوێ ئەگریام منە هە لۆ خۆ بگریم لۆ خۆ لۆوێ ئەرێ وەڵە هەند بەرزم لێرە ئەم بەرپەرزشی دیدی فرمەدا ئەو لای ژۆرە ئێزا هەتا پشکا گەڕەشێتات زاهیمدایەنا ئێزا ئێرێ تەکەوت و ئێرە هەروتە بوو هەروتوو بدان ناوە ئەوشتی داروبارەی ئەبینی ئێ زەوی ئێ گۆڕێ کۆ بیرە خردەستی حەمەری چاندە خەر. عومەر فەقێ حەمەد لە ساڵی 1970 لە گوندی شیوان لەدایک بووە و لە ساڵی 1950 دەکەوێتە داوی عاشقایەتی و لەگەڵ خۆشەویستەکەی پەیمان ئەدات کە تاوەکو ئێستاش هەردووکیان لە ژیان هەرماون هەر لەسەر پەیمانەکەشیان بەردەوامن. مام عومەر تەندروستی زۆر باشە و ئێستا لەلایەن برازاکانی ژیان بەسەر دەبات. وڵات برادۆستی گەلی کوردستان دەڤەری برادۆست.